Maukurakhrawi CPT. We would like to present to you today this new report that we just published. ئێمە وەک ڕێکخراوی CPT ئەمڕۆ دەمانەوێت ئەم راپۆرتە بڵاو بکەینەوە کە ئەمڕۆ تەواو بوو ئامادەکراوە. نام لوکاسا خەڵکی چیکم بەڕێوەبەریم ڕێکخراوی CPT. من ناوم لوکاسە و بەڕێوەبەری ڕێکخراوی CPT خەڵکی چیکم. On April 23, Turkish forces attacked a number of villages in Iraqi Kurdistan. لە 23 نیساندا سوپای تورکیا دەستی کرد بە دومانکردنی چەند گوندێک لە هەرێمی کوردستان. The attack started in the village of Kesta with a very heavy bombing when people were preparing to break their fast during Ramadan. بۆردومانەکان لە گوندی کێستە دەستیان پێکرد کاتێک خەڵکی موسڵمانی گوندی کێستە خۆیان ئامادە دەکرد بۆ شکاندنی ڕۆژووی ڕەمەزانیان و کردنەوەی بەربانگی ئێوارە. The Turkish forces came with helicopters and they came down from the helicopters and starting to build military bases on the Zineri Kesta mountain. سوپای تورکیا بە هەلیکۆپتەر هاتن بۆ گوندی کێستە و سەربازەکانیان لە هەلیکۆپتەرەکانیانەوە داگرت بۆ سەر زناری کێستە و بۆ دروستکردنی بنکە و بارەگای سەربازی. The PKK started to fight against them. گەریلاکانی پەکەکە دەستیان کرد بە پەرپەرزدانەوەیان و شەڕیان لەگەڵداکردن. And Turkey continued to bomb all the village areas, including fields and eventually even the villages themselves. تورکیا بەردەوامیدا بە بۆردومانەکانی ناو گوندەکان. And first villages that were displaced were Kesta and Hurure. یەکەمین گوند کە خەڵکەکەی ئاوارە بوو گوندی کێستە بوو دواتر بەشێک لە دانیشتوانی گوندی هورورێ. Some of the villages went to village of Chalke. هەندێک لە دانیشتوانی ئەو گوندانە چوون بۆ گوندی چەلکێ. And then the Turkish forces from the bases that they constructed, they started to throw like fire with artillery shells at the villages. تۆپخانەکانی تورکیا لەو بنکە بارەگا سەربازیانەی کە تازە بنیادیان ناون لە کێستە دەستیان کرد بە بۆردومانکردنی گوندی چەلکێ. So then the other villages also fled from Chalke. و دانیشتوانی گوندی چەلکێش و ئاوارەکانی گوندی کێستەش لە چەلکێەوە ئاوارە بوونەوە بۆ جارێکی تر. In the next few weeks, the Turkish military built the bases, 4 bases on Zineri Kesta. لە چەند هەفتەی دوای ئەوەدا سوپای تورکیا دەستی کرد بە دروستکردنی چەند بارەگایەکی تری سەربازی. And they began to expand to the east along the border towards Kanimasi. و دەستیان کرد بەوەی کە ئۆپەراسیۆنە سەربازیەکان بۆ ڕۆژهەڵاتی کێستە درێژ بکەنەوە. So they began to attack other villages like Deshishe, Adne, Ure, Miska. لە درێژکردنەوەی ئۆپەراسیۆنەکەیدا تورکیا دەستی کرد بە هێرشکردنە سەر ئەدنێ، دشیشێ، میسکە. Ure. Ure. As they were attacking, in Miske, they damaged a church and some houses. لە بۆردومانەکانی میسکێدا کەنیسەیەک و هەروەها چەند خانوویەکی هاوڵاتیانی مەدەنیان بە ئامانج کرد. In Adne, they damaged a water project for 9 villages. لە ئەدنێ پرۆژەیەکی ئاودێریان وێران کرد کە سەرچاوی دابینکردنی ئاو بوو بۆ 9 گوند. And then they also in Deshishe, they injured a farmer who went to his land to irrigate the farm. لە گوندی دیشیشێ گوندنشینێکی گوندی دیشیشێ بریندار کرا لە کاتێکدا سەرقاڵی ئاودانی زەوی زارەکانیان بوو. So more villages were displaced. بەهۆی ئەوەوە هەندێک لە گوندەکانی تریش ئاوارە بوون. CPT went to speak to villagers from several villages from Kesta and Hurure. تیمی کوردستانی عێراقی CPT سەردانی ناوچەکەی کرد بۆ ئەوی لە نزیکەوە دانیشتوانی گوندی هورورێ و گوندی کێستە ببینێت. We saw the burnt land, many burnt trees and many dônums of burnt land in the mountain. ئێمە بە چاوی خۆمان چەندان دۆنم زەوی کشتوکاڵی و زەویمان بینی کە بەهۆی بۆردومانەکانەوە دەسووتان. We heard a lot of fear from people saying that we don't want to leave our land, but maybe we'll have to. ئێمە ترسمان لە چاوی هاوڵاتیانی ئەو گوندانەدا بەدی دەکرد کە دەیانگوت ئێمە نامانەوێت نیشتیمانی خۆمان نامانەوێت خاکی خۆمان بەجێ پێڵین بەڵام ناچارین کە لە ئێستادا بەجێ پێڵین. Kak Said from village of Kesta told us what Saddam was not able to finish, maybe Turkey will finish now. کاک سەعید یەکێک بوو لە پیاوە بەتەمەنەکانی گوندی کێستە بە تیمی کوردستانی عێراقی CPT گوت ئەوەی کە سەدام پێی نەکردین لە ئێستادا تورکیا پەیمانی دەکات. So we have recorded and documented the impacts on the civilians of this attack.
ئێمە هەموو ئامارەکانی قوربانیان و زیانی هاوڵاتیانی مەدەنیانماندا لەو راپۆرتەدا بە بەڵگەنامە کردووە. At this moment, there are more than 22 villages displaced. لەو کاتەی ئێستادا زیاتر لە 22 بوون بەهۆی ئەو ئۆپەراسیۆنەوە ئاوارە بوون. So only in Kanimasi, there are around 150 families that had to leave. 150 families. تەنها لە کانیماسی لە سنووری ناحی کانیماسێ زیاتر لە 75 گوند چۆڵکراون. In Avashin, where the fight is still going on between Turkish forces and the guerrilla. لە ئاڤاشین لە ناوچەی ئاڤاشین تا ئێستاش پێکدادانەکان لە بینی سوپای تورکیا و گەریلاکانی پەکەکە بەردەوامە. There are about 16 villages that had to be evacuated because of this. نزیکەی 16 گوند لە ناوچەی ئاڤاشین بەهۆی ئەو بەردومانانە چۆڵکراون. In Herure, we saw the Turkish base together with the farmers and the villagers. لەگەڵ جوتیاران و گوندنشینانی گوندی هەرورێ تیمەکەی ئێمە بارەگا سەربازیە نوێیەکەی تورکیای لەسەر چیای پشتی هەرورێ بینی. Last week, when the farmers went to their land, the Turkish soldiers came down from the base. هەفتەی ڕابردوو کە جوتیارانی گوندی هەرورێ ویستیان بچن بۆ سەر زەویە کشتوکاڵەکانیان و زەویە کشتوکاڵەکانیان ئاو بدەن. سەربازانی سوپای تورکیا لەو بارەگا سەربازیە هاتنە خوارەوە بۆ ناو گوندی هەرورێ. They came with a translator and told the farmers that from now on you cannot come to your land anymore. سەربازەکان لەگەڵ وەرگێڕێکدا هاتنە ناو گوندەکەەوە لەگەڵ جوتیارەکان قسەیان کرد و پێیان بە جوتیارەکان و گوندنشینانی گوندی هەرورەیان گوت کە لەمە دوا ئێوە بە هیچ شێوازێک ڕێگە پێدراونین بێنەوە سەرزەوی وزارەکانتان. And they said we will fire at you if you come. بە گوندنشینانی گوندی هەرورەیان گوت ئەگەر ئێوە بگەڕێنەوە بۆ ناو زەوی وزارانە ئێمە بۆ دومانتان دەکەین. And we will consider you that you are guerrilla if you come to plant your field. و ئێمە ئێوە وەکو گەریلاکانی پارتی کرێکاران هەژمار دەکەین ئەگەر بێنەوە بۆ ناو زەوی وزارەکانتان. A few days later, a farmer, Ramazan Ali, went to his land and Turkey fired at him with artillery and wounded him. هەر لە دوای ئەو ڕووداوە چەند ڕۆژێک دوای ئەو ڕووداوە گوندنشینێکی گوندی هەرورێ بە ناوی ڕەمەزان عەلی سەردانی زەویوزارەکەی خۆی کرد بۆی ئاوی زەویوزارەکەی بدە. سەربازانی تورکیا تۆپخانەکانی سوپای تورکیا لەو بارەگا سەربازیەوە بردومانی ڕەمەزان عەلیان کرد. So as CPT, we are very worried that what is happening now is not just an operation that will finish very soon. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT نیگەرانین کە ئەوە تەنها ئەو ئۆپەراسیۆنە سەربازیە نییە کە تورکیا لێرەدا ئەنجامی دەدا. We are very worried and afraid that this is an attempt to occupy the border of Kurdistan. ئەمە داگیرکردنی ئێمە نیگەرانی لەوەی کە ئەوە داگیرکردنی سنووری نێوان عێراق و ئێرانە لە هەرێمی کوردستاندا. The military bases are already connected by roads to Turkey. ئەو بارگا سەربازیانەی کە دروست کراون لە ئێستادا ڕێگان بۆ چووە ڕێگان بۆ دروست کراوە. The military forces continue to the east towards the area that they already control from before. سوپای تورکیا و ئەو ئۆپەراسیۆنەی کە تورکیا دەستی پێکردووە لە ئێستادا نەک بە تەنها بۆ ڕۆژهەڵات بەڵکو بۆ ڕۆژئاوای گوندی کێستەش درێژ دەبێتەوە کە پێشتریش لەوێ ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجام دراوە و پێشتر داگیر کراوە ئەو ناوچەیە. We are very worried that the farmers, that the families that were displaced from their villages will never be able to come back. ئێمە مەترسی ئەومان هەیە کە ئەو خانەوادانەی و یاخود ئەو گوندنشینانەی کە ئاوارە بوون هەرگیز نەتوانن بگەڕێنەوە بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان. Not only because of the bombings, but also their land is taken. They don't have any more land. Many of the land was burned, and also many of the animals are gone now that they have. ئەو مەترسی ئێمە تەنها سەبارەت بەوە نییە کە بەردومان بکرێن بەڵکو لەبەرەوەی کە خاکەکان داگیر کراوە لە ئێستا خاکەکان لە دەستی گوندنشیناندا نییە بەڵکو لە دەستی سوپای تورکیادایە و ئەو ئاژەڵ و مەڕووماڵاتی کە هەیەیان بووە هەمووی فرۆشراوە و فرۆشتویانە. And the bombing also doesn't only impact the villagers who live there, but also other people who come to Kanimasi for tourism, for picnics, or to collect the wild plants. ئەو بەردومانانە بە تەنیا گوندنشینانی ناوچەی کانیماسی زەرەری لە ئەوان نەداوە بەڵکو زەرەر و زیانی هەبووە بۆ ئەو خەڵکانەی کە وەکو گەشتیار دێنە و ناوچەیە یاخود گژوگیای خۆڕسکی بەهارە لە شاخەکانی دەوروبەری کانیماسێ کۆ دەکەنەوە. So we created this map for the report that shows the area that Turkey already controls from
2017, 18, 19 and 20. ئێمە ئەو نەخشەیەمان دروست کردووە کە لەو نەخشەیەدا ئەوە ڕوونکراوەتەوە کە تورکیا لە ساڵی 2017 و 18 و 19 و 20دا کە چۆن ئەو خاکی هەرێمی کوردستان و ناوچە سنووریەکانی داگیر کردووە. And so what we see is an attempt to connect all those areas now and to create a zone that Turkey is calling security zone. ئەوەی کە ئێستا ئێمە لەو نەخشەیەدا دەتوانین بیبینین ئەوەیە کە تورکیا هەموو ئەو ناوچانەی کە داگیر کراوە دەیەوێت بەیەکەوە بیبەستێتەوە و ناوچەیەک دروست بکات کە پێی دەگوترێ تورکیا وەک ناوچەی ئارام یاخود ناوچەی ئەمنیەت ناوی دەبات. We are afraid and worried that Turkey will never leave from this area. ئێمە نیگەرانی خۆمان دەردەبڕین و مەترسی خۆمان دەردەبڕین لەوەی کە تورکیا هەرگیز ئەم ناوچانە چۆڵەکان. ئەو راپۆرتە لەگەڵ ڕێکخراوە دەوڵەتیەکان و حکوومەتەکاندا شێر دەکەین و لەگەڵیاندا بڵاوی دەکەینەوە. ئێمە بڕوامان وە زۆربەی وڵاتانی دەرەوە بازرگانیان لەگەڵ حکوومەتی تورکیادا هەیە و هەروەها چەک دەفرۆشن بە حکوومەتی تورکیا. All those governments that are not saying anything to Turkey and they are not stopping it. So European Union, United States that have very good relationship. هەموو ئەو وڵاتانەی کە بێدەنگن لە بەرامبەر ئۆپەراسیۆنی داگیرکاری تورکیا ئەوانە هەماهەنگ و هاوکاری تورکیان و چەکیان پێدەفرۆشن. ئەوە بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراقە کە پارێزگاری لە ماف و ژیانی هاوڵاتیانی مەدەنی هەرێمی کوردستان. And so one of the things that we are asking is that they should take action. یەکێک لەو شتانەی کە ئێمە لەو راپۆرتەدا ئاماژەمان پێ کردو و داوامان کردووە ئەوەیە کە پێویستە هەڵوێست بنوێنین. And ask for the end of the attack and support the people who are displaced because they need help. داوامان کردووە کە ئۆپەراسیۆنەکە کۆتایی پێبێ و پشتیوانی و پشتگیری پێشکەش بە خەڵکی ئەو شوێنە.